کە دەڵێن مۆبایل بەگشتی لە کاتی لێخوڕین مەترسیدارە سناپکردن گەورەترین بەڵایە لە بۆ شوفێر لەبەرچی چونکە من کاتێک مۆبایل بەکاردێن لەوانێ بۆ شێوەیە بێ چاوم تۆزەکە لەسەر ڕێگا بەڵام کە سناپ دەکەم سناپ بەو شێوەیە. تۆ لە کاتێکە ئەم مۆبایلە بەکارێنی دەستێک کرد دەستکانەکە بەرەدی مێش کرد مەشغوڵەکەی ئەمە کارەساتی بەدواوەیە. یەک لەحزە خەریکی شتێکی بۆ ناو مۆبایلەکەی کارەساتی زۆر گەورەی دروست کردیە. بە هیچ شێوەیەکی ئاگاداری مانیەوەنی ئاگاداری تەنیشتەکانی خۆینی ئاگاداری ئاوێنەکانیە ئەو تەنها ئیشی بۆ مۆبایلەیە کە لەکنێتی بیستمان لەسەر موبایل سناپی کردیا چار کەس وەفاتی کردیە بە حادیسە لەبەر هەندێک شەرعەن جائز نییە ئەتوو مخالەفەی بکەین. بەڕامەی ترافیک ئەم جارە لە شاری هەولێر باس لە گرفتێکی گەورەی هاتوو چۆ دەکات. ئەو گرفتەش بریتە لە بەکارهێنانی مۆبایل و مەترسیەکانی لە کاتی شۆفێریدا. ئەوسەر پێچێوەیەکێک لە هەڵە کوشندەکانی هاتوچۆ دادەنرێت کە زۆر جار لە کاتی بەکارهێنان لە شۆفێریکردن مەترسێکی گەورە دروست دەکات و هەندێک جار بە مەرگ کۆتایی دێت. هەموو ڕووداوانەش بە تیرۆری سپی وەسڵ دەکرێت. مرۆڤەکانیش قوربانی ئەو تیرۆرن کە زیانی گەوری بە مرۆڤایەتی گەیاندووە. بەشێک لەو کەسانش کە و سەرپێچیە ئەنجام دەدەن بە جۆرێکی تر مەترسی لەسەر هاتوچۆ دروست دەکەن. ئاویش وەستان لە شوێنی قەدەغا کە بە مۆبایل سناپ دەکەن و نمایشەکانیان وێنە دەگرن کە لە مەترسیدارترین شوێن شەقامی خێرایی 120 مەتریە. ئەو هەڵەو کەم تەرخەمیانە ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە. ڕوودا و دروست دەبێت. زیانە گیانیەکان و زیانە مادیەکان ڕۆژ دوای ڕۆژ چەند هێندە زیاد دەبێت. ترافیک لە وەڵقەیە باس لە خراپ بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێری دەکات و بە دۆداچوون بۆ هەوڵەکانی هاتوچۆ دەکات بۆ کەمکردنەوەی ئەو زیانانەی هاتوچۆ کە بەهۆی بەکارهێنانی ئەو ئامێرەی مۆبایل دروست دەبێت. ترافیک بۆ یەکەم جارە ڕووداوێکی سەختی نەبینراو بڵاو دەکاتەوە کە بەهۆی بەکارهێنانی مۆبایل و بێئاگایی شۆفێر ڕوودەدات. ئەو ڕووداوە لە ڕێگای هەولێر مووسڵ ڕوودەدات. لەو ڕووداوە ئۆتۆمبیلەکە هەڵدەوەشێتەوە کەسێک بە سەختی زامدار دەبێت و دەگەیەندرێتە نەخۆشخانە. زیانی بەکارهێنانی مۆبایل لە چەند چرکەیەک گەر سەیری بکەی ژیانێکی لێکەوتەوە و چه ئاسەوارێکی جێهێشت. یەکێکی تر لەو ڕووداوانی کە بەهۆی مۆبایل بەکارهێنان ڕوویدا شێلانی ژینگە پارێزەکە لەلایەن بار هەڵگرێک لە شەقامی 120 مەتری هەولێر کە لە ئاکام کرێکارەکە پارچە پارچە دەبێت کامەش کەسێکی لەناوبرد. ترافیک دەچێتە گرتوخانی کاتی هەولێر. لێرە تۆمەتبارێک دەبینین کە بەهۆی ڕووداوی هاتوچۆ کەسێک دەشێلێت و دەستگیر دەکرێت. لێرە دەمانێت بزانین ڕووداوێک چه ئاسەوارێکی لەکەوتۆتەوە. لەو گرتوخانە چەندین کەیسی قوربانی هاتوچۆ هەیە کە بەشێکی زۆر لەو زیندانیانەی کە بەهۆی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ دەزگیر کراون لە ڕووداوەکە کوشتنی لێ دروست بووە.
کاتژمێر 12 شەو بوو یەک لە یەکێک لە گەڕەکانی هەولێر لە ناکاو کەسێک کاتە پێشم و تووشی ڕووداوێک بوو ئیدی بردمە نەخۆشخانە و هەر لەوێ قۆڵبەست کرام و هاتم زیندان دوای هەفتەیەک کەسەکە گیانی لەدەستدا و یەک لەحزە تەلەفۆنێکی لە هاتێ جوابی دایێتەوە یان خەریکی شتێکی بۆ نامۆبایلەکەی کارەساتی زۆر گەورەی دروست کردیە 3 نەفەر و 4 نەفەر تێدا گیانی لەدەستدایە خەڵکانێک هەیە لەبێ ئاگایی خۆی لە یەک چرکە مەشغوڵی مۆبایل بووە لە دەستی هاتیە. سەبارەت بە سزا و بڕگە یاسایەکانی هاتوچۆ بۆ ڕێگریکردن لەو دیاردەیە دەمانێت بزانین لە یاسای هاتوچۆ چۆن باسی و ئامێرە کراوە و سزاکەی چییە؟ سەبارەت بە سزای یاسایی فازڵ حاجی قسە دەکات. ئەو ڕووداوانە کە بەهۆی مۆبایل دەکەونەوە دەتوانین بڵێن ژمارەیان 1000 زۆرە بەڵام وەکو ئامار لەبەرچی لەبەردەست نییە. ئێمە کاتێک کە دەچینە سەر شوێن ڕووداوەکان بە تایبەتی تەمەشەی کامیرەکانی چاودێری دەکەینەوە کامیرەکانی چاودێری پێمان دەڵێتن بێ ئاگایی هەبووە چونکە ناو ئۆتۆمبیل تەنها شوفێرەکە خودی خۆی تێدا وە شوفێرەکەش خۆی پێمان ناڵەکە من مۆبایلم بەکارێناوە بەڵام کاتێک کە ئێمە دەچین تەمەشە شوێن ڕووداوەکە دەکەین و تەمەشە کامێرە چاودێری دەکەینەوە ئەو کاتە معتەیاتی ڕووداوەکە پێمان دەڵێتن کە مۆبایل بەکاراتەوە لە بۆ نمونە شوفێرێک دەبێنێ بار هەڵگرێک لە بەردەمیەتی بە هەموو خێرایی خۆی بەبێ برێکردن دەچێتە ژێر بار هەڵگرەکە ئەوە چیت پێ دەڵێ واتە بێ ئاگایی هەبووە یعنی کەسێک دەگاتە سەر چرای سووری ترافیک لایت و لە چرای سوورەکە دەداتن چرای سوورەکە نابینێتن ئۆتۆمبیلەکان کە وەستاون نابینێ ئەوە چیت پێ دەڵێ ئەو پێ دەڵێتن بێ ئاگاییە بۆ بێ ئاگاییش دائیمەن هۆکاری سەرەکی دەتوانین بڵێن مۆبایل واتە مۆبایل عاملە مشتەڕەکەکەی لەناو زۆربەی هەرە زۆر ڕووداوەکانی کە دەڵێن مۆبایل بەگشتی لە کاتی لێخوڕین مەترسیدارە بەڵام هەندێک جار زۆری لێ بەکارهێنانەکە مەترسیدارترە لە زۆرشتری لە بۆ نمونە سناپکردن گەورەترین بەڵایە لە بۆ شوفێر لەبەرچی مۆبایل کە داهێنرا شۆڕشێکی تازە بوو بۆ گەیاندنی مرۆڤەکان یعنی وای کرد جیهان بەیەکەوە بچووک بێتەوە زۆر شتی باشی کرد بەڵام یەکێک لە شتە خراپەکانی ئەوەیە کە لە بۆ شوفێریدا کاتێک کۆ دەکرێتەوە بەکارهێنانی مۆبایل لەگەڵ شوفێری کارەسات ڕووداتن لەبەرچی چونکە ئێمە بۆ لە بۆ لێخوڕین چیمان پێویستە پێویستمان بە چاوەکانمانە پێویستمان بە دەستمانە پێویستمان بە مێشکە پێویستمان بە جێسکەکانە کاتێک مۆبایل بەکاردێنین چی بەکاردێنین مۆبایل من شوفێرم لێخوڕین دەکەم کاتێک کە زەنج مۆبایلەکەم لەداتن چی دەکەم تەمەشە دەکەم سەرەتا واتە چاوەکانم بەکارێنە لە دوای ئەوە دەستەکەم طبعاً دەستەکەم ئیتر دەی بە مەلای گوێچکەم کاتە گوێچکەشم بەکارێنە لە دوای ئەوە خۆ قسەکردن بە مۆبایل قسەکردن بەس دوولاندنی لێو نییە من ئێستاکە قسە دەکەم بیریش دەکەمەوە مێشتیش بەکاردێنم واتە تواناکانی مێشتیش دابش دەکەم لەسەر قسەکردنەکە و لەسەر لێخوڕینەکە لەو حاڵەتەش لێخوڕینەکە لە ئاستی پێویستدا نابێتن و شوفێر ئاگای لە دەوروبەر و لە گۆڕانکارەکانی ڕێگا نابێتن بۆیە ئەگەر هەیە ئەگەرێکی زۆر زۆرە کە تووشی ڕووداوی هاتووە بێتەوە. شارەزایکی هاتوچۆ باس دەو ڕەفتارانە دەکات کە بەشێک لە شۆفێران بەهۆی بەکارهێنانی مۆبایل ئەنجامی دەدەن. سەبارەت بە پێکدادان و ڕووداوە دڵتەزێنەکان چەندین هۆکارن بەسدا هەرە هۆکارە سەختترەکانی بەکارهێنانی مۆبایلە زۆر بەداخەوە لە نزیکەی بەکارهێنانی مۆبایل لە کاتی لێخوڕینە چەندین هاوڵاتی هەتا سەرنشینی ئۆتۆمبیلەکانی گیانێنراوە ئەم تەلەفۆنەت بۆ دێ یاخۆ تەلەفۆنی بۆکەی بۆ ماڵەوە تۆنی چاچی ئەرێ چیمان هەیە لە ماڵەوە یا تەلەفۆن بۆ قلەکە دەکەی ئاخر ئەمە وارد نییە جائز نییە تۆ لە کاتێکە ئەم مۆبایلە بەکارێنی دەستێکرد دەستکانەکە بەرەدەی مێشکرد مەشغوڵەکەی بەردەمی خۆت نبینی ئەمە کارەساتی بەدواوەیە جگە لەوەی کە ئێمە ئێستا وەکو بەڕێوەبەراتەکانی پۆلیسی هاتۆ سزایان سەپانەوە بەسەر ئەو کەسانی لە کاتی لێخوڕینە مامەلە بە مۆبایلەکەن. ئازیزەکانم کە تەلەفۆنێکت بۆ دێ زۆر ئاساییە لابیت لە شوێنێکی دیاریکراوە جوابی تەلەفۆنەکەی بێتەوە بە کەیفی خۆ حەزەکەی 2 سەعات قسە بکە کە تەلەفۆنێکی دەکەی بە هەمان شێوە لە شوێنێکی دیاریکراوە بۆ سەر تەلەفۆن بکە ئەم کارەی کە تۆ ئەنجامیەدەی
ئەنجامەکەی مردنە، ئەنجامەکەی کەم ئەندامبوونە، ئەنجامەکەی برینداربوونە، ئەنجامەکەی زەرەری سامانیە. ئەمانە هەمووی کاریگەری خۆیان هەیە لەسەر ڕوودا و لەسەر پیاکدادان، لەسەر وەرگەڕان، لەسەر برینداربوون، لەسەر کەم ئەندامبوون. بەڕاستی هۆکاری ئەم بەکارهێنانی سناپ و مۆبایل و ئەمانە کارەساتن کۆمەڵێ خەڵک گیانی لەدەست داوە بەنیسبەتی زۆر مناڵ بێ باوک بووە. خۆی من زۆر جار ئاماژە بە خاڵێکی گرنگەکەم لە کاتی پیاکدادانە یا هەردوو لە ئامرن یا تەرەفێکیان ئەمرێ خێزانی هاوسەرەکەی بە تەنیا ئەمێنێتەوە، منداڵی بێ باوگە بێ، منداڵی بژێوی ژیانە بێ، ئابووری ئەڕوخێ. ئەمانە هەمووی هۆکارن وە بە تایبەتیش ئەگەڕێمەوە بەسەر مۆبایل تکا لەسەر جەم هاوڵاتیانەکە بە تایبەتی برا شوێرەکان و ئەوانەی سەرنشینیشن لە کاتی لێخولینە مۆبایل بەکار مەهێنن چونکە سزای یاسایی لەسەرە. ترافیک بۆ چوونی بەشێک لە هاوڵاتیان و شۆفێران لەبارەی ئەو سەرپێچە و دیار دەستەقەی هاتوچۆ وەردەگرێت. بە بڕوای من مۆبایل بەکارهێنان لەلایەن شوفێرەکانەوە شتێکی هەڵەیە و قەدەغەشە بە ڕێی من. مۆبایل بەکارهێنان لە کاتی شوێریدا هەر مرۆڤێک ناتوانی عەقلی خۆی بکا بە دوو زەفەوە، تەرکیزی بۆ دوو زەفە بڕوە. هەموو عەقلێک خواوەیە کردێ بۆ یەک زەفە ئیش دەکات کە ئەو کابرایە لەگەر مۆبایل مەشغولە عەقلی بەلای مۆبایلەکەی دەڕوە ئاگای لە شوفێریەکە نامینێت، تەرکیزی نامینێت. ئەتر تووشی حادیسەی بەداخەوە تووشی حادیسە و کاریسە دێ. مەترسی زۆرە بەکارهێنانی مۆبایلەوە جۆبیست دەبین هەموو ڕۆژێ حادیسەی وەرگەڕانە، پێکدادانە، خەڵک کوشتنە لە ناوەندی زادەی سەیرەکەی خۆی بە دووسێ کەساندا دەدام بە چاوی خۆم دیتیتم وە مۆبایلیشی بەکارهێنایە. پێویستە بە یاسا ئەمە ڕێک بخرێ. ڕێبەرایەتی هاتوچۆ لە هەموو شارەکان ئەوە بە یاسا ڕێک بخات بۆ ئەوەی بە هەموو شێوەیەک مۆبایل بەکارهێنان لە ناو سیارە قەدەغە بکرێ وە سزایەکی زۆر زۆر توندیش بدرێت ئەو کەسانێک کە بەکاری دێن لە کاتی شوفێریدا کە وەختی خۆی سیارەش نەبووە بەڵام ئەمال ئاەتێ لە قورئانی پیرۆز دەتانی ئیستیشات پێ بکەین. خوای تەبارەک وتعالە دەفەرمی وەقصد فی مەشیکە یاخود دەفەرمی وەلا تەمشی فی الأرض مەرەحا، یعنی ئینسان کاتێک کەوا ئەتوو بەڕێ دەکەوی دەڕۆی خاستن کە سیارەی داژۆی دەبی ئەو ڕێنمایانەی کە لە مروری هەیە دەبی پابەند بیبەوی. هەتا عولەمایان ئەوانەی لە خەلیج زوو ئەوەیان فتوایان دەرهینە هەر کەسێک ئەگە مخالفەی ئەوەی هێمایەکەی مروری بکە ئەگەر بێت و مخالفەکە دروست بی حادیسەک دروست بی شەرعەن لە سەوی حساب دەبی، شەرعەن لە سەوی حساب دەبی ئەگە مخالفەی کرد. یەک لەو مخالفانەش چییە؟ ئەوەیە کە زۆر سەریع باژۆی وەزائیدەنیش ئەوەیە کە وا مۆبایل بەکاردێنی. ئێستا هەر ئەوڕۆ بیستمان لەسەر مۆبایل سناپی کردیا چار کەس وەفاتی کردیە بە حادیسە لەبەر هەندێک شەرعەن جائز نییە ئەتوو مخالفەی بکەیت. مەترسی مۆبایلی زۆر لە کاتی شۆفێریدا یەک بەخۆم شۆفێرێکی تاکسی ڕۆژانە دەیان شتی دەبینم دەڕۆم لە پێشم کابرا ناڕوە سەبر دەڕوا دامشای دەکەمێ دەبینم مۆبایلی پێیە مەشغولە بە مۆبایلی بە سناپی بۆ شتانە مەشغولە. ئەوە نەفەرم هەگرتێ ینی جاری وایە دەری توش حادسەی بوومە لۆ وەڵی مەشغولم بە مۆبایلی تەلەفۆنم لۆ هاتیە. من ماوەک پێش ئێستا بەخۆم لە سوورانەوەچی لە دوام سیارەك خۆی پێدا چێشام ڕام گر بە کابرام گوتم ڕاستەکەم پێ بڵێ لێت خۆش دەبم بزانام مەسەلە چی بۆت خۆ لە مندا کە سورعاتە چێ و هاژ نەبوو یعنی لە قەڵەباڵغی بوو گوت وەڵاهی بە مۆبایلەکەمەوە مەشغول. ئیدی ترافیک لەگەڵ مەفرەزەی پۆلیسی هاتوچۆی هەولێر چاودێری شەقام دەکات. پۆلیسەکان باوردی بەدەدا چۆن دەکەن و بەهێمنی چاودێری شۆفێران دەکەن. لەو کاتە چەندین ئۆتۆمبیل دەوەستێن و لێپرسینەوە لەگەڵ شۆفێرەکان دەکەن. مۆبایلەکەی بێ زەحمەتدانی کاک ماوەی زۆرە بەکاری دێنی دەخە سەرعی دەرەوە ڕێگای خەڵکی دەگرێت بۆ مۆبایلی چاوک ئیشەکەت تاوە نەبوو. براو خوشکیان و شفێر ئێستا دەرێن دەبێ بەشێکیان کە دەڵێن ئێمە مۆڵەتی لێخوڕینمان هەیە تەواو ئێمە شوفێری نەخێر مۆڵەتی لێخوڕین ئەوە نییە کەوات و شوفێرێکی تەواوبی ئەو کات تۆ شفێرێکی تەواوبی
کەەوە یاسایەکان و بنەمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەیت بە تایبەتی کە لەسەر شەقامی ڕێز لە یاسایەکانی هاتوچۆ بگری ڕێز لە گیانی لێبوردەی بگری لە نێوان شوفێران کە تۆ مۆبایلێکە لە دەستە دەزانی چەند کەسێک ناڕحەت دەکەی چەند کەسێک ئیزعاج دەکەی ڕەوشی هاتوچۆ تێک دەدەی و ئالۆزی لەسەر شەقام دروست دەکەی اختناق دروست دەکەی زۆرجار لە هێلی خێرا دەڕوا یاخود لە هێلی ناوەڕاست دەڕوا اختناقی سیر دروست دەکەی ئیزدەحامی سیر دروست دەکەی لەسەر شەقامەکان و هۆشیاری هاتوچۆ ئەوەیە کەوا تۆ لەسەر شەقام یاسایەکان جێبەجێ بکەی و ڕێز لە بنەمایەکانی ڕۆیشتنی ئاسوودە بگری کەوا کاتێک مۆبایل بەکاردێنی لایەک شەقام ڕادەوەستی لە هەموو شوێنەکان شەقامێکی خەدەمیمان هەیە یاخود هەندێک شوێنمان هەیە تایبەت بە وەستان تۆ ماوەی 5 خولێک دەتوانین لە نزیک ئەو هێمانەکەەوە ئاراستە کراوە بۆ جەنابەت بۆەوەی ئیش و کارەکانی خۆت جێبەجێ بکەیت دەتوانی تۆ لەو شوێنانە مۆبایلەکەی خۆت تەواوکەی نەوەکو تۆ ئیزعاجی بۆ خۆت و دەوروبەری خۆت دروستکەیت. ئۆتۆمبیلێک لە هێلی خێرا دەڕوا مۆبایلی سێری کە مۆبایلەکە ئەلیرە لای من هۆر دیارە مۆبایل بەکاردێنی سناپیش دەکا بەکارهێنانی ئەم سناپە بە پێی بڵاونامەکانی یاسایەکانی هاتوچۆ ئێمە غەرامەی دەکەین بە 40,000 ناتوانم لە شەقامێک وەکو 120 مەتری بڕۆ تەنها ژمارەکەی وەردەگرم بە پێی بڵاونامە و بڕگەکانی هاتوچۆ لە یاسایەکانی هاتوچۆی ڕێنمایی ژمارە 79 ساڵی 2006 ئاماژەی پێکراوەکەوە بڕی 40,000 دینار تۆ دەتوانی بۆ ئەم شوفێرە بنێری بڕی 40,000 دینار غەرامەی بۆ دەنێری ئەوەش لە بەکارهێنانی مۆبایلی لە هێلی خێرا و یاخود بە ڕەوشی هاتوچۆ تێک بدات بە پێی ئامێری SMS بە سێ چرکە دەیگات. زۆربەی زۆری شوفێرەکان کە خۆی بە مۆبایل خەریکە سەرنشینەکەش بە مۆبایل خەریکە یەکێک لە نمونەمان لەو ڕووداوانەیە کە بۆ ئاخیری لە شەقامی 120 مەتری کیایەک لە جۆری بەڕات یەکێک لە کۆمپانیاکان شوفێرەکەی کاتێکە شوفێری تەکسیێک دەشێری و دەبتە قوربانی لە ڕووداوکە زۆر بەداخەوە سەرنشینەکەش بە مۆبایلی خەریک بوو ئەگەر زۆر سەرنشینەکەش بە مۆبایل خەریک نەبێ پێ دەرێ برای شوفێر ئاگدار بە لە پێش خۆت مەترسیەکەیە لە پێشە خۆت پەڕینەوەیەکەیە لە پێشە خۆت حالەت هەیە کەەوە ئاگداری شوفێری خۆتبی بەڵام زۆربەی جار ئەوە وەکو بە نمونە بینیتان ڕووداوی زۆر دڵتەزێنمان هەبووە کەەوە سەرنشینەکەش لەگەری خەریکە بۆ بە هەردووشیان ئاگاداری خوانینە بۆیە ئەوە یەکێکە لە دیاردەکانی ئێستاکەوە لە نێو شوفێران بەربڵاوە. جگە لە دروستکردنی جەنجاڵی و بیاگابوون لە دەوروبەر و زۆر جارانجامدانی مانۆڕ و تێپەڕبوونی هەڵە دەکات کە دەرەنجام ڕووداوی دڵتەزێن دەخڵقێنێت. بە هیچ شێوەیەکی ئاگاداری مانێەوەی ئاگاداری تەنیشتەکانی خۆینی ئاگاداری ئاوێنەکان نیە ئەو تەنها ئیشی بۆ مۆبایلەیەکە لە کنێتی ڕووزانە ڕای مەکتەب هەمان کاتدا غەرامەی لە بۆ نێرم یەکێکە لە سەرپێچیەکانی بڵاو نامە و ڕێسایەکانی کە لەلایەن هاتوچۆی گشتی دەرکراوە لەسەر شەقام کاتێک کە شوفێر مۆبایل بەکاردێنی بەڕاستی ئاگداری هیچ سیاقەتی خۆی نییە ئاگداری ئاوێنەکانی پێش و تەنیشتەکانی هەر شوفێرێکیش ئاگداری ئاوێنەکان نەبی بە شێوەیەکی ڕێکوپێک ئاگداری سیاقەتی خۆی نابیت و مەترسی لەسەر گیانی خۆی و خەڵک دروست دەکات و لەسەر شەقامەکان فەوزایەک دروست دەبێت شوفێر پێویستە مۆبایل بە شێوەیەکی ڕێکوپێک بەکاربێنی و ئەو شوێنانێکەوە کەوا لە سەر شەقامە و هێلی بێ و کێشراوە لە نێو مەمەڕەکان نابی مۆبایل بەکاربێنی و ئیزدیحامی دروستکات لەسەر شەقامەکان شتێک مۆبایلە بە دەستێک ڕووی لەلایەکی ترە ئاگاداری پێشخۆی نییە شوفێرێ لە دواوە کە دوڕا نازانی ئەو ئۆتۆمبیلە چۆن دەڕوە چونکە ئەو ئاگای لە شەقام نییە نازانی ئیتیزای ئەو شوفێرە بۆ شوێن دەرە ڕاست دەڕوا چەپ دەڕوا بۆ پێشەوە دەڕوا بۆ ئیشارەتەکانیش ئاماژە پێ ناکە ئەو ئیشارەتانێکەوە لە نێو ئۆتۆمبیل هەیە ئیشارەت پێ ناکە کەوا لۆلای چەپ دەڕوا لۆلای ڕاست دەڕوا بۆ سەر لێ شێواوی دروست دەکە بۆ شوفێرەکانی دواوەی خۆی مۆبایل بەکاردێنی
تەماشای مۆبایل بەکاردێنی غرامە دەکەم لە بۆی مۆبایل بەکارینە غرامای دەکەم لەوەی مۆبایل بەکاردێنی لە نێو بازنەیەکی فلکەیەکی دائیری کەوا لێرە بە مەسافەی 3 چرکە دەبی بسوڕێەوە لێرە بە مەسافەی 3 چرکە دەبی شەقام بەجێ بێلی چونکە ئەو فلکانی وێ نییە توی زەحامی دروستکەی و ڕاوەستی تەسویرەکە مۆبایل لە بنجەیە غرامەشی دەکەم لە ماوەی تەنها چەند کاتژمێرێک لەو بەدەداچوونە دەیان حاڵەتی بەکارهێنانی مۆبایل لە زوومی ترافیک تۆمارکران دواتر لەلایەن پۆلیسی هاتوچۆ سزای ئەو سەرپێچیان بۆ تۆمارکران هەم ڕۆژێ کە ئەمە دێنە سەرچی خۆمان ئەو سیارانەی کە مۆبایلی بەکاردێنن ئەمە متابعیان دەکەین لە ئەسنای سیاقەتکردن ئەگەر مۆبایلی بەکارهی نابیتن هەڵ دەدەین ئاگاداری بکەینەوە کە مۆبایلەکەی بەکارنێنیتن ئەوە لە بۆ سەلامەتی خۆیتی لە بۆ سەلامەتی دەوروبەری پاشانیش سزای داراییان دەدەین لە ڕێگەی ئامێری سزادانەوە ئەمە غرامەیان دەکەین تەلەفۆنەکەت دان ژمارەکەی تۆمار بکە و سزای بدە بەکارهێنانی مۆبایل ئەو سیارەی ئێستا لە پێشمانە مۆبایلی بەکاردێنی سورعەتەکی زۆر ئەو حالەتانە یعنی لە عەزەکە ئینسان مێشتی بڕواتن لەوانەیە کارەساتێکی گەورەی دروست بکاتن خاوەنی توێتە ئەڤڵۆن مۆبایلی بەکارمێن مۆبایلەکەت دانێ خاوەنی نیسان سەنی تەلەفۆنی بەکارمێنەوە ڕێز نیسان ڕۆک مۆبایلی بەکارمێنە چەند حاڵەتێکمان هەیە لە بەکارهێنانی مۆبایلی یعنی زۆر زاری وا هەیە تەرکیزمان داینە بەکارهێنانی مۆبایل لە بۆ تەلەفۆنکردن تەماشاکردنی ڤیدیۆ سناپکردن ینی شتی زۆر پێویست نینە ئەوانە ئەگەر تەلەفۆنەکە زۆر زەڕورە یاسای خۆی هەیە دەتوانی بەکاری بینی بە سەلامەتی وەبی تووشی کێشەی نەبی ئۆتۆمبیلەکەم پارک دەکەم چاری پێ دەکەم دەتەوێت تەلەفۆن بکە یان تەلەفۆنت لۆدێ بە شێوەیەکی یاسایی بەکاری دێنم دوایی کە تەواو بوو شوفێری خۆم دەکەمەوە ئۆتۆمبیلەکەت ڕاگرا خاوەنی هەڤاڵ باشی برای من مۆبایلت بەکاردێنە پێشم گوتی بەکاری منیان سیارەکەت ڕابگرە ڕاد نەدەگرت مادەم سیارەکەت مۆدیلەکەشی بەرزە پیرۆزبی ئەنی ئەوانە دەتوانن کۆنێکتی بکەی لەگەر تەزیلەکەی وەنیە مۆبایلەکەم دادەنێم دەزانێگە تووشی حادیسێکی بی ئەتو سەبەبی خاوەنی نیسان ئالتیما نیسان مۆبایلی بەکارمێنە بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێری بووە بە دیاردە و خویەکی نەبڕاوە ئەو دیاردێ لە بواری هاتوچۆ لەسەر جەم شار و شارۆچکەکانی کوردستان بووە بە کێشەیەکی گەورە بۆیە کێشەیە چەندین سەرپێچی ئەنجام دەدرێت و زۆر جار لاساری لە لێخوڕین و لادان لە یاساکانی هاتوچۆ لێوەی دروست دەبێت.
ئامانج لەو پەیامی ترافیک هۆشیاری شۆفێرانە بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی سەلامەت و تەندروست لە ڕووی هاتوچۆ تا هیچ کەس نەبێتە قوربانی خویەک یان حەزێک بۆ سەرپێچی بۆیە دەمانەوێت ئاگری ئەو جەنگەی سەرشەقام چیتر پەرە نەسێنێت و هەمووان لە پروشتی ئاگری ئەو جەنگە بپارێزین یان بتوانین زیانەکانی کەمکەینەوە.